سلێمانی هاتۆتە هەولێر و ئێمەش باچینە سلێمانی لە هەولێرەوە. بۆچی گرینگە سلێمانی بەشداری بکە لەم پێشانگایە؟ سڵاوتان لێبێ و ئێوەش بەخێر بێن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئەمساڵ بەشدارە بین لە پێشەنگای متیکس کە پێشەنگای ڕۆژهەڵاتی ناوڕاستە و لە هەولێر ئەنجامەدرێ و ئەمساڵ ساڵی سێهەمێتی زۆر گرنگە بەشداری بوون لەم جۆرە پێشەنگایانەی لەبەرەوەی کە پەیوەندی پتەوترەکە لە بینی کۆمپانیا گەشتیارەکان پەیوەندی دروستەکە لە بینی کۆمپانیاکانە و تێکەڵاوبوونێکی بازرگانی و گەشتیاری دروست دەکاتەوە کە ئەوەش ئەبێتە هۆیەک بۆ پەرەپێدانی گەشتی گەشت و گوزار بێجگەلەوەی کە هەلی کاریش دروستەکە. ئێمە ئەم ساڵ بەشدار بووین بە شێوازێکی زۆر جیاواز بە شێوەیەکی تازە بە قەبارەیەکی زۆر گەورە و پێمان خۆش بوو کە ئێمە وەکو کەرتی حکوومەت کەرتی گشتی و کەرتی تایبەت هەردووکمان بەیەکەوە بین لە ژێرێک چەترابین چەتری سلێمانی و کەمپینێکیشمان کردو بۆ ئەم بەشداری بوونەمان. کەمپینەکەمان ناوی بابچینە سلێمانیە. ئەوە ئێمە هاتوویەتە هەولێر بەس ئەو خەڵکانەی کە لێرەن و ئەو کۆمپانیانە و ئەمانەوێ ئەزمموی سلێمانی بیان بینەوە سلێمانی لەگەڵ خۆمانە و جوانی سلێمانیان بۆ دەرخینەوە. یعنی بە جوورە قسەکان سلێمانی دێنە هەولێر. سلێمانی هاتۆتە هەولێر و ئێمەش باچینە سلێمانی لە هەولێرەوە. بە دیاریکراوی چەند هەلیکار ڕادەگەێنن یانی پێدوای چەند هەلیکار ڕابگەندرێ بۆ گەنجان بوانی کە بیکارن؟ خۆی ئیستا ئەوەی کە زۆر سەرەکیە دروستکردنی پەیوەندی لە بینی کۆمپانیاکانە. اینجا ئەو کۆمپانیانەی کە لێرەوە بەشدارە بن طبعاً بازرگانی گەشتیارین، کۆمپانیای ئایتین، کۆمپانیای بانقین، ئەوانە هەمویان بە یەک شێواز ئیشەکەم بۆ پەرەپێدانی هەموو کەرتێک بە تایبەتی کەرتی گەشت و گوزار. دوای ئەوەش ئەکید هەلی کاری زۆر تازەتریش دروستە بێ و زیاتریش دروستە بێ. گرنگی بۆ کەسانە دەدەن کە دەرچووی بەشەکانی گەشتیارین. ئێمە دائیمەن تەرکیزەکەین لەسەرەوەی کە دەرچۆکانی گەشت و گوزار لەو شوێنانەیە دامەزرێن کە علاقی بە کەرتی گەشت و گوزارەوە. من خۆم گەشتیاریم تەواو کردووە ئەمە بۆ خۆم نییە، بەڵام بسیاری چەند هاوڕێیەکی نزیک خۆمە. یعنی چەند ساڵێکە گەشتاریان تەواو کردو بێکارن لە ماڵەوە. یعنی ئەمە پێدوایە ببێتە سەکویەک بۆ هەلی کار بۆ ئەمانەش؟ بەتەکید بەڵام ئیستەش کەوتۆتە سەر ئەو کەسانە خۆیان. اینجا ئەو تەخەسوسەش کە تەخەسوسی گەشتیاری ئەخوێنن بەڕاستی بەرفراوانە لە ڕۆژی ئێستەیە ئەتوانن کاری زۆر بکەن. ئەویش ئەکەوێتە سەر سەلیقەی خۆیان و ئەکەوێتە سەر ئەوەی کە چەند هەلی کاریش دروستە بێ بۆیان.